لە دوای تەواوبوونی هەژماری دەستی دەنگەکان هێشتا لایەنە سیاسیەکانی کەرکووک بەو ئەنجامە ڕازی نین و هەر لایەنێک دژی لایەنێکی تری شارەکە هەڕەشەی هەڵوێستی تون دەکات. ئەمەش دۆخی سیاسی و ئەمنی شارەکە بەرەو مەترسیدارتر دەبات. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش دۆخی کەرکووک بە هەستیار دەزانێت و هۆشداری دەدات لە ئاڵۆزبوونی دۆخی سیاسی و ئەمنی شارەکە. شاری کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە، چونکە چەند پێکهاتیەکی تێدایە لە کورد و عەرەب و تورکمان و کلد و ئاشور. ئەگەر تەوازن لە بینی ئەم لایەنانەیە ڕانەگیرێ کە هەر کەسە مافی خۆی هەیە، من قەناعەتم وان نییە لایەنێک بێ دەست بەسەر دەنگی هەموو خەڵکا بگرێ، بەڵکو هەموو کەسە تایبەتمەندی خۆی هەیە. ئێستا خواردنی مافی خەڵک کە بە ئاشکرا هەسی پێ دەکرێت. ئێمە کولانە کوردستانەکان هەست دەکەن کە مافمان خوراوە، وەکو لیستی نیشتیمان مافمان خوراوە، بەڵام لەبەر هەندێک زروفی تایبەتی کەرکووک تۆزێ بێدەنگ بووین، بەڵام لە مافی خۆمان بێدەنگ نابین، ئەو حەقای ئەو حەقمان کە خوراوە بێدەنگ نابین. بۆیە بەردەوام ئێمە سکاڵای خۆمان بووە، بەڵام عەرەب و تورکمانیش دیارە سکاڵای خۆیان هەیە و ئەو وەزعە لە شاری کەرکووکە پێم وایە ئەگەر چارەسەری جددی نەکرێ کە بە شێوەیەکی شەفاف دەنگەکان ئاشکرا نەکرێ بۆ خەڵک، پێم وایە کێشەی لێ دەکەوێتوانێ و ئاڵۆز دەبێت شاری کەرکووک. دوای 14 ساڵ دەسەڵاتی کوردی لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکان، یەکێتی و پارتی وەکو دوو حزبی دەسەڵات نەیانتوانی لەسەر مێزی گفتوگۆ بە بەشداری سەرجەم پێکهاتەکان دۆسیەی کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکان یەکلایی بکەنەوە و کێشەکان وەکو خۆیان ماونەتەوە. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر لیستی یەکێتی دەڵێت دۆسیە ئیداری و سیاسی و ئەمنیەکانی کەرکووک پێویستە تەوافقی نێوان پێکهاتەکانی شارەکەی لەسەر بێت. تورکمانەکانیش یەکلاییکردنەوەی کێشەکانی شارەکە بەبێ تەوافقی لایەنەکان بەدوور دەزانن. ئەزمموی ئەتوانم بڵێم 15 ساڵی ڕابردوو لەوە تێگەیشتوین هەموو لایەنەکان کە ئەم شارە سێ مەلەفی هەستیاری تایە، مەلەفی ئیدارەدان و مەلەفی ئابووری و مەلەفی ئەمنی و سێ مکەونی سەرەکی، واتە سێ پێکهاتەی سەرەکی لەم شارەیە هەیە کە کورد و عەرەب و تورکمانن. هەر پێکهاتەیەک لە یەکێک لەم مەلەفانە غائب بێت کێشە بۆ شارەکە دروستە بێت. ئەبێ پێشتر ئێمە وەکو کورد بەشێکی زۆری جومگەکانی ئەم شارەمان بەدەستەوە بووە، پێکهاتەکانی تر گلەییان هەبووە. ئێستا پێکهاتەکانی تر جومگەکانی شارەکەیان بەدەستەوە ئێمە گلەیمان هەیە. سبەی ئێمە لەگەڵ عەرەبا ڕێک بکەوین، تورکمانی تیا نابێ کێشەی تێ دروستە بێ، ئێمە لەگەڵ تورکمانە ڕێک بکەوین، عەرەبی تیا نەبێ کێشەی تێ دروستە بێ، تورکمان و عەرەب ڕێک بکەون وەکو ئێستا کوردی تیا نەبێ کێشەی تیا دروستە بێ. بۆیە پێویستە هەر سێ پێکهاتەکە بڕۆنەوە سەرمێزی گفتوگۆ، ئالیەتێک بدۆزنەوە بۆ ئەوەی چۆن ئەم سێ پێکهاتەیە لەم سێ مەلەفە گرنگەی شاردا پێکەوە ئەگەنە سیغەیەکی تەوافق، ئەگەنە سیغەیەکی ڕێککەوتن. يعني طبعا مع الأسف كركوك إما دائما لين عراقي شي بتشوجا همونا توكان لكركوك أجين بيكوا أجر هر ممثلاني هر نتوا بفكري فقط ممثلي خوي أبي كيشي كركوك حل نابي روج بروج خراب تربي إلا مسؤولان أحزاب مثقفين منظمات مجتمع مدني همويان اتفاق أبي يك مؤتمر عام أبي كاكا ورن إيما همو خلقي يك شارن كرد بي تركمان بي عرب بي وكبرا بجين تقاسم سلطات يكمين نقطة لا أمنيتي شاري كركوك تقاسم سلطات بي لازمة نابي يكنتوا إداري كركوك بكات 35 سال وقتی صدام یەکنەتەوە بوو، نەتیجەکە ڕۆژی 3/4/2003 بوو. 14 ساڵ تقریبا لە سەتانەوەت بەدەست برا کوردەکان بوو، ئێستایش بەدەست برا عەرەبەکانە. بەم شێوەیە کەرکووک ئیدارە ناکرێت ئللا ئیدارە مشتەرەکە. هەرچەندە ئێستا لە کەرکووک یەکێتی خۆی بە براوەی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق دەزانێت، بەڵام بەهۆی نەبوونی کورد لە مەلەفی ئەمنی و ئیداری و سیاسی، هاوڵاتیانی کورد لە پاراستنی گیانی خۆیان و ئاسایشی شارەکە دڵنیانین لە ڕابردووشدا یەکێتی و پارتی لە کەرکووک ئەزمونێکی وایان پێشکەش نەکرد تا عەرەب و تورکمانەکان بەلای کووردا ڕابکێشن و ئێستا بتوانن پێکەوە جارێکی تر کورد بەشدار پێ بکەن لە پرۆسەی بەڕێوەبردنی حکومەتی خۆجێیی شارەکەدا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.